سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. ئاگادارن بەیانی 27 ڕەشەمەیە بەبوونی هاتنی 27 ڕەشەمە ئێمە لەم بەشە لە بەرنامەکەماندا تیش دەخینە سەر یەکێک لەو ڕووداوە دڵتەزێن و گرنگانی کە لە مێژووی پڕ لە شانازیاندا کە بەداخەوە ڕوویدا ئەویش ڕووداوی دڵتەزێنی گیانبازی و گیانبەختکردوانی گوردانی شوانی کۆمەڵەیە. ئەم بابەتە لە بەڕێز هاوڕێ سەعید ئەمانی ئامادەکراوە کە سەرنجتانی بۆ بیستن و بینینی ڕادەکێشم. لە ئاستی ئێران و بە پانتایی جۆغرافیای کوردستان کۆمەڵا وەک ڕێکخراوێکی چەپ و کۆمونیست دێتە ئەژمار کە خاوەنی مێژوویەکی پڕلا شانازی و شۆڕشکێڕی و هەراوپڕلا گیانبازی هەزاران ئینسانی تێکۆشەر و بێباکە و لە تەنیش ئەوەشدا ڕێبەری و ڕێونێنی ڕابەرانی کارامەی لە مێژووی خۆیدا هەیە کە ئێستاش کە ئێستایە جێگەی پەنجەی زێڕینیان بە ئاسمانی شانازیەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانەوە دەدرەوشێتەوە و بەدەیان ڕووداوی دڵتەزێن و لە هەمان کاتدا حەماسەی دڵخۆشکەریان تۆمار کردووە. حەماسە و ڕووداوەکانی ئەم ڕێکخراوە کۆمونیستیە جەماوەریە بێگومان هەر کامەیان لەسەر بزوتنەوە جۆراوجۆرەکانی ناو کۆمەڵگای کوردستان کاریگەری دیار و بەرچاوی هەبووە کە بە دڵنیاییەوە بۆ هەتایە لە مێژوودا هەر کامەیان لاپەڕەی تایبەت بە خۆیانیان دەبێت. بە هاتنی 27 ڕەشەمە هەروەک لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد تیش دەخەمە سەر یەکێک لەو ڕووداوە گرنگ و دڵتەزێنانی کە لەو مێژووە پڕ لە شانازیەدا بەداخەوە ڕوویدا ئەویش ڕووداوی گیانبازی و گیانبەختکردنی هاوڕێیانی گوردانی شوانە. 36مین ساڵ بەسەر کارەساتی گوردانی شواندا تێپەڕێ. کارەساتێک کە بووە هۆی گیانبەختکردنی 72 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و 72 ئەستێرەی پڕشنگداری ئاسمانی خەباتی چەوساوەکان و بەشمەینەتان. لە ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕەشەمەی ساڵی 1366 هەتاویدا و لە کاتێکدا کە گزنگی خۆری بەرەو بەهار بەستەڵەکی سەرمای زستانی بەرەو تواننەوە دەبرد و سروشت بە هیوای لە بەرکردنی بەرگی بەگوڵڕازاوی بەهاری بوو، هاوڕێیانی گوردانی شوان کە تا ئەو دەم دەیان شانۆ لە فیداکاریان لە مەیدانەکانی خەباتی سیاسی کۆمەڵایەتی و نظامیدا خوڵقان بوو، نەخوازراو کەوتنە نێو تەنورەی ئاگری شەڕی کۆنەپەرستانەی دوو ڕژیمی جەنایەتکاری ئێران و عێراق و لە شەڕێکی داسەپێنرا و نابەرابەردا بوونە قوربانی یان هەر ئەو ڕۆژە و لە مەیدانی شەڕی دەستە و یەخەدا و یان ماوەیەک دواتر و لە ئەشکەنجەگاکانی ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامیدا سەربەرزانە گیانیان بەخت کرد. با لەم بەشەدا بینە سەر ڕووداوی دڵتەزێنی گوردانی شوان. لە ڕۆژی 25 ڕەشەمە هاوڕێیانی کۆمەڵا ئاگادار بوون کە بەرەکانی شەڕ جموجۆڵی تازەی تێکەوتووە و لەوانەیە لەم جبهەیەدا شەڕێکی قرس بەڕێوە بێت. کۆمیتەی ناوچەی سنەی کۆمەڵا بڕیاریدا کە ئەو هێزەی لە ئاوایی بیارە جێگیر ببوو پاشەکشێ پێ بکات. ئاوایی بیارە یەکێک لەو ئاوایی سنووریانە بوو کە دیاری کرابوو بۆ ئەوەی گوردانی شوان یەکێک لە گوردانەکانی سەر بە تیپی 11 سنەبوو بۆ حەسانەوە و پشتی جبهەی خۆیان لەوێ کەڵگوەر بکرن. بۆیە لە کاتی ئەو جموجۆڵە سەربازیەدا بەداخەوە هاوڕێیانمان لەو شوێنە مەترسیدارەدا بۆ پشودان جێگر بوون و دەبووە خۆیانی لێ دەرباس بکەن. هاوڕێ شۆکێ خەیرابادی فەرماندەی کوردان بوو. دوو ڕێگا بۆ پاشەکشەی لە پێش بوو. ڕێگایەکیان بە ناوەڕاستی جبهەکاندا تێپەڕ دەبوو کە ناوچەی کوێستانی سوورێن بوو. بەڵام بەهۆی ئەوەی بەهێزی دوژمن تەنرا بوو ڕێگەیەکی پڕمەترسی بوو. هەر ئەو کات هێزێکی حیزبی دموکرات بەڕێونێنی و هاوکاری هێزەکانی یەکێتی نیشتمانی توانی بوویان لەو ڕێگەیەوە دەرباس بن. ئێستاش بەوردی نەزانراوە کە هۆی چی بوو کە هێزەکەی کۆمەڵا ئەو کات نەیتوانی لەو هاوکاریە بەهرەمەند بێت. ڕێگایەکی دیکەش ڕێگای دەشتایی بوو کە ڕێگای دەشتایی ئەگەرچی بڕواڵەت ئەمینتر دەکەوتە بەرچاو، بەڵام ئەویش لە بەردەمنووکی هێرشی هێزەکانی ڕژیمی ئێراندا بوو. هاوڕێیانی گوردانی شوان ڕێگای دەشتیان هەڵبژارد و هاتن بەرەو لای گوندێک بە ناوی ئەنەب و کاتێک گەیشتنە ئەو گوندە ئاگادار بوون کە هێرشەکە
بربڵاوتر بووە لەوەی کە پێشبینی دەکرا و لە هێرشێکی کتوپڕدا هێزەکانی کۆماری ئیسلامی بە هاوکاری هێزەکانی بەرەی کوردستانی بەشێکی زۆر لە ناوچەکەیان گرت بوو و پردی سەرەکی ڕێگای پاشەکشە کە سەی سادقی بە هەڵەبجە دەبەستەوە واتە پردی زەڵم خاپور کراوە. بەڕووخانی ئەو پردە ڕێگایەک نەدەما غەیری ئەوەی کە لە دەریاچەی دەربەندی خان بپەڕنەوە. هێزێکی یەکجار زۆری ئەرتەشی عێراق لەو ناوچەیە بڵاوی پێکرا بوو و هاوڕێیانی گوردانی شوان پێشبینی دەکەن کە پردێکی کاتی لە شوێنێکی چۆمی سیروانەوە لێ بدرێەوە ئەوانیش بتوانن کەڵکی لێوەربگرن. هەر بۆیە ڕێگاکەی خۆیان درێژە دەدەن بەو هیوایی کە ڕێگایەک بۆ پاشەکشە بکرێتەوە. هەر بۆیە دەڕۆن بەرەو شارۆچکەیەک بە ناوی سیروان. کاتێک ئاگادار دەبن کە دەوروبەری ئەو شارۆچکەیەش شەڕی تێدایە و هێزەکانی کۆماری ئیسلامی خۆیان گەیاندوتە ئەو شوێنەش ناچار دەبن بچنە ناو شارۆچکەکە و لەوێش بە نەهێنی لە چەند ماڵدا خۆیان بشارنەوە تا دەرفەتێکی باشتر بۆ دەربازبوون بدۆستنەوە. ئەو ڕۆژە تا ئێوارە دەمێنەوە و لە چەند ماڵدا خۆیان هەشار دەدەن. بەڵام ئەو مانەوەیان هاوکاتە لەگەڵ ئەوەی کە تەواوی ناوچەکە بۆمبارانی شیمیایی دەکرێت و بەشێک لە گاز و ژەهرێک کە لەو ناوچەیە بڵاو بووە ڕوو لە ناو شارۆچکەکەی سیروانیش دەکات و هاوڕانی ئێمەش ژاراوی دەبن بەشێکیان بەتوندی و بەشێکیان بەسووکی. لەلایەن کومیتەی ناوچەی سنەوە بە بێسیم پەیوەندیان پێوە دەکرێت و ڕێنێنی دەکرێن بۆ ئەوەی کە بڕۆن بەرەو شوێنێک لە دەریاچەی دەربەندی خان تا لەوێەوە بە بەلەم بپەڕێنەوە. ئەو هاوڕێیانە بەهۆی ئەوەی کە لە ناوچەکەدا شەڕ بوو ناچار دەبن ڕاوەستن تا ئێوارەیە کە تۆزێک هەوا تاریک بێت و بەرەو دەریاچە وەڕێکەون. ڕێگای شارۆچکەی سیروان تا دەگاتە ئەو شوێنەی کە قەرار بوو لەوێ کاری پەڕینەوەکان ڕێک بخرێ نزیکەی 2 کاتژمێر دەبوو. بەڵام ئەوان لەبەرەوەی کە یەکەم بەو گازە ژەهراوی بوون دووهەمیش ڕێگاکە شارەزانە بوون ئەو ڕێگا 2 کاتژمێریان بە 7 کاتژمێر تێپەڕ کرد و لە ئاکامدا نەیانتوانی خۆیان بگەێنە لێواری دەریاچەکە و ئەو شوێنەی کە بڕیار بوو بەلەمەکانی پشتیوانی بڕۆنە شوێنی دیاری کراوە. لەو بەری دەریاچەکەوە گوردانێکی تری ناوچەی سنە و ژمارەیەک لە هاوڕێیانی پەیوەندیەکانی کۆمەڵە لە عێراق لەسەر لێواری ئاوەکە چووبوون و بەهانانەوە و هەوڵیاندا بوو کە پێویستیەکانی دەرباسبوونیان بۆ ئامادەکەن. هاوڕێیانی بەرپرس بڕیار دەدەن کە بەلەمێک بنێرنە ئەو بەر و کەستی شارەزاشیان لەگەڵ بێت تا بتوانن ڕێنێنیان بکەن و بیان گەێنە لێواری دەریاچەکە و دەربازیان بکەن. تەنیا نزیکەی 20 خولەک یان نیو سەعاتیان مەوداما بوو کە خۆیان بگەێنە سەر لێواری ئاوەکە. بەڵام بەهۆی تاریکبوونی کەش و هەوا بۆیان نەدەدۆزرایەوە. 5 پێشمەرگە لە بەلەمێکدا بەرەو ئەو بەری ئاوەکە ڕێکەوتن. بەڵام لەو مەودایەدا هێزەکانی کۆماری ئیسلامی خۆیان گەیان بووە لێواری دەریاچەکە و ئاگاداری نزیکبوونەوەی ئەو بەلەمە دەبنەوە. پێش ئەوەی کە بەلەم بگاتە قەراغ ئاوەکە تەقەی لێ دەکەن و 4 هاوڕێی سەرنشینی بەلەمەکە گیانبەخت دەکەن و یەک کەسیشیان بەدیل دەگیرێ. کاتێک ڕوون دەبێتەوە کە کاری ئەو بەلەمە بە ئاکام نەگەیشتووە و ئیمکانی ئەوەی کە هاوڕێیان خۆیان بگەێنە قەراغ ئاوەکە دیسان هەوڵ دەدەن جارێکی دیکە ڕێنێنیان بکەن و لە ڕێگای بێسیمەوە ئامادەیان بکەن بۆ ئەوەی کە خۆیان بگەێنە شوێنێکی تر لە قەراغ ئاو. دەبەلەم لەم بەر ئاوە بۆ ئەمەلیاتی پەڕینەوەیان ئامادەکرابوو. هێزی یارمەتیدەر ئامادە بوو تا بە تەقەکردن ڕێگای پەڕینەوەی هاوڕێیان خۆشکات. لەو کاتەدا هاوڕێ شۆکێ خەیرابادی بە بێسیم فەرماندەی هێزەکانی کۆمەڵە لەو بەری ئاو ئاگادار دەکاتەوە کە بەشێک لە هێزەکانمان لەگەڵ دوژمن دەرگیر بوون. ئەو دەرگیریە ماوەیەک بەردەوام دەبێت. دوای ماوەی نیو سەعاتێک ڕەنگە کەمتر یان زۆرتر پەیوەندی لەگەڵ فەرماندەی گوردان دەپچڕێ. بەم جۆرەیە کە ئیتر ئاخرین وتەکانی هاوڕێیانی فەرماندەی ئەم بەر و ئەو بربەیەکەوە هاتوچۆ دەکات و دوای ئەوە ئیتر هیچ پەیوەندیەک بە گوردانی شوانەوە نامێنێ. ڕووداوەکان کەم و بە پێی زەمان ڕوونبوونەوە. هاوڕێیانی گوردانی شوان کە ناتوانن بگەنە سەر لێواری دەریاچەکە و شەو دەبێ و بە تاریکی ڕێگاون دەکەن. لەناو
زۆنگاوەکانی ئەو ناوچەیەدا خۆیان حەشار دەدەن و لەبەر ئەوەی بەشێکی زۆریان ژەهراوی دەبن و توانای شەڕکردنیان زۆر کەم دەبێتەوە، هێزەکانی ڕژیمیش دەزانن کە بەلەمێکی کۆمەڵە پەڕیوەتەوە بۆ ئەو بەر خەریکی بەرنمەیەەکە، بەو چەشنە دەزانن کە دەبێ واحدێکی پێشمەرگەی کۆمەڵە لەو ناوچەیەدا گیری خوارد بێت. بۆیە هێزێکی یەکجار زۆری بۆ کۆ دەکەنەوە و شوێنەکە بە تەواوەتی گەماڕۆ دەدەن. هاوڕانی گوردانی شوان زۆر دلێرانە و خۆڕاگریش دەکەن و تا ئاخرین فیشەکەکانیان و تا دوایین هەناسەکانیان کۆڵ نادن دوژمن، مەگەر ئەوانی کە بریندار بوون و ئیتر هیچ توانایی شەڕکردنیان نەمابووێت. بەداخەوە 12 کەس لە هاوڕێیانی گوردانی شوان بەدیل دەگیرێن و بە برینداری دەبردرێنەوە شاری سنە و دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر 11 کەسیان لە سێدارە دەدرێن. دواتر دوو هاوڕێژ لە ناوچەکە دەرباس دەبن و ماوەیەک دواتر خۆیان دەگەێنە ڕیزەکانی کۆمەڵە و بەداخەوە باقی هاوڕێیان لە مەیدانی شەڕەکەدا گیانی ئازیزیان بەخت دەکەن. دوجار لە مەودایەکی تردا کە ناوچەکە ئارام بەوە تەرمەکانیان ڕاگوەستران بۆ شوێنێکی تایبەت بە گیانبەختکردوانی کۆمەڵەکە لە سلێمانی تەرتیب کرابوو. ئەو ڕووداوە گەلێک دڵتەزێنە بۆ خەباتکارانی ڕیزەکانی کۆمەڵە و هاوڕێیانی گوردانی شوان بە درێژایی شەڕی ئێران و عێراق زۆر هەوڵیاندا بۆ ئەوەی کە خۆیان لە ئاگری ئەو شەڕە بپارێزن. مەیدانەکانی شەڕ کێشرا بووە کوردستان و کۆمەڵە هەوڵی دەدا بۆ ئەوەی کە شەڕی خۆیان لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی سەر بەخۆ لەو شەڕە بەڕێوەبرن. بۆیە بە پێچەوانەی مەیلی هاوڕێیان بەداخەوە ئەم جارە لەو شوێنە کەوتنە داوی شەڕی ئێران و عێراقەوە. بۆیە بەم شێوە دڵتەزێنە هاوڕێیانی گوردانی هەمیشە زیندوی شوان گیانی خۆیان لە پێناو ژیانێکی باشتر بۆ خەڵکی کرێکار و چەوساوە و زەحمەتکێش بەخت دەکەن. بەڵام ئەمە کارەساتێک نەبوو هەر بە تەنیا بۆ کۆمەڵە، بەڵکو کارەساتێک بوو کە بە هەزاران ئینسانی دیکەش گیانیان تێیدا لەدەستا بوو. بەم جۆرە خوێنی تێکۆشەرانی کۆمەڵەش تێکەڵ بە خوێنی زیاتر لە 5,000 کەس لە خەڵکی لێقەوماوی هەڵەبچە و دەشتی شارە زور بوو. یادی ئازیزیان بەرز و ڕێگای سووریان بەردەوامە. سەوڵی سەربەرزی باوەستان پێشکەشە بە یادی هاوڕێیانی گیانبەختکردووی گوردانی شوان. ئەوان چاوەڕێی بەیان و شەویش چرتر دەبێتەوە. ئەوان کۆمای ڕزگارین و لە گەماڕۆی دێوەزمەی مەرگی تووشە سەوڵی سەربەرزی ڕاوەستان لە نێو بازنەی بانگەوازی چۆکدادان. و لە ئەستێرەی ئاسمانی هیوای گەشی چەوساوەکان لە ناو تارمایی سێبەری چڵکە هەوری ڕق و قینی چەوسەمەران. و لە کۆترێکی سپی گاتوەری بوون بە گوێ سوانەی زەمانەوە. شوشی زلەی عەداڵەت بوون بە بناگوێی تاوانەوە. تریشکەی بروسکەی ڕاستان لە دڵی شەوگاری ڕەشدا. ڕووبارێکی خرۆشاوی کینگەل بوون بۆ شنەوەی بەستێنی ژین لە زوڵم و جەور و ناپاکی هاوڕێیانی گوردانی شوان هەوێنی ورە و بێباکی. ئەی هاوڕێیان مەرگی سوورتان تیشکی تاوی بەیانێکە لووتکەی قەندیلی شۆڕشی ئەنگاوتووە. پەنجەیەکە ئاڵای هیوا بەداهاتووی بەسەر لووتکەی ئابیدەری بڕواماندا چەقاندووە. ئەی هاوڕێیان مەرگی سوورتان بەڵگەیەکە مۆری باوەڕ بەڕێباز و قارەمانی ئێوەی پێوە. سرودێکە بانگەوازی مافوازانی گەشتجیهانی لەسەر لێوە. یادتان دەکەین لە بەربەیانی شادی ئازادیە، یادتان دەکەین لە ڕۆژانی دوو لە زوڵم و بێگاتی. لە پێناوی ڕێزگاری لەم مەینە